هەمووان لێرەن تا پێکەوە بەرینەکانی ڕابردوویان ساڕێژ بکەن. ئەمانە چین و توێژە جیاوازەکانی قەزای خورماتون. ڕێکخراوی قەڵای خورماتوو بۆ پەرەپێدان دەستپێشخەری کردووە تا لێرەوە تەبایی و پێکەوە ژیان بۆ نێوان نەتەوەکانی قەزاکە بگێڕێتەوە. ماوەی زیاتر لە 14 ساڵە خورماتوو بە دۆخێکی هەستیاردا تێدەپەڕێت. دانیشتوانە ڕەسەنەکەی لە کورد و عەرەب و تورکمان و شیعە و سونە زەرەرمەندی سەرەکی ئەو ئاڵۆزیانن کە هۆکاری دروستبوونی پشێویە لە سنوورەکە. دیداری ڕۆشنبیری لە پێناو ئاشتیدا لە خورماتوو ناونیشانی ئەم کۆبوونەوە جەماوەریە و ئامانج لێ گەیشتنە بە ڕێگە چارەی ئاڵۆزیەکان و ئاساییکردنەوەی دۆخی خورماتوو. دیارە ئێمە لە ڕێکخراوی قەڵای خورماتوو هەڵساین بە سازدانی ئەم دیدارە دیدارێکی ڕۆشنبیریە لە پێناو ئاشی و پێگەوەژیانی پێکاتەکانی شاری خورماتوو. دیارە ئەم دیدارە هەستێ نەتەوەکە و هەموو مەزهەبەکان و هەموو خەڵکی شاری خورماتوو لە خۆ ئەگرێ. ئامانجی ئەم دیدارە تەنها بۆ پێکەوەژیان و ئاشتەوایی زیاتری خەڵکی شاری خورماتووە. ئامادەبوانی ئەم دیدارە بە گرنگیەوە دەڕواننە ئەم جۆرە کۆبوونەوە و دیدارانەی نێوان پێکاتەکان. ئەوان دەڵێن پێویستە تەبایی و پێکەوەژیان و ئارامی جارێکی دیکە باڵ بکێشێ بەسەر قەزاکەیاندا. ئەم شارە بەڕاستی نەهامەتی و قوربەسەرێکی زۆری بەخۆیەوە بینیوە. ئێستاکە کاتیەوە هاتووە لە ئاپەڕەکانی کۆن واز دێبێنین بتوانین ئەم خەڵکە بژێت جارێکی تر بە پێکەوەژیان و ئاشتی چونکە حیوار بۆ خۆی هەر حیوار خودی حیوارەکە بۆ خۆی سوودێکی باشێ بێ. بەڵام ئەگەر حیوارەکەم تەرجەمە نەکرێ بە بەرامجێکی عەمەلی لەسەر ئەرزی واقع ئەگەر هەیە زۆر ئیسفادەی نەبێ. بسم الله الرحمن الرحیم. باکە ئێمان سەخرمان کردن ڕێرە گەرەکمانە تەفریقە نەبێ. ئەوە کوردە، ئەوە عەرەبە، ئەوە تورکمانە، ئەوە سونیە، ئەوە شیعە، ئەمە گەرەکمان نییە. ئێمان حەزەکەن بە دووس کامل عامەتەن دووس گەرەکمانە تەفریقە گەرەکمان نییە ئەبەدەن. ئسا من تورکمانم بێژم کوردم بێژم عەرەبم قەیناکە بەس بێ تەفریقە حەز ناکەن. ئێمان ئیشەکەمان بەگدووزە حەزمان نییە تەفریقەی ئەوە بێ لە کوردم ئەوە بێ لە تورکمانم ئەوە بێژە عەرەبم ئەوە بێژ من سنیم ئەوە بێژە من شیعەم ئەوە گەرەکمان نییە. نەتەوەکانی خورماتوو دەیان ساڵە بە تەبایی و پێکەوە دەژین. بەڵام ململانێ سیاسەکانی ئەم ساڵانەی دوایی کە بەرگی ئاینی و نەتەوەییان بەبەردا کراوە گرژی و ئاڵۆزی لە نێوانیاندا دروست کرد. ئەوان بە هیوان ئەو تەبایی و برایەتی جارانیان بۆ بگەڕێتەوە و مێژووی زێڕینی پێکەوە ژیانیان بەردەوام بێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام خورماتوو.